بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لەوانەیەکی دیکەی کلیلەکانی ڕامان و تێگەیشتن لە قورئانی بەرز و بەپێس دەینە سەر هەندێک تەطبیقات لە سوورەتەکانی قورئان وەکو نمونە وەردەگرین کە چۆن ئینسان لەسەری ڕابوەستی و ڕامانی تێدا بکا و ئەو کلیلانەی کە پێشتر باسما کرد تەطبیق بکا لەسەری. ئەوڕۆ ئینشاءڵڵا لە خزمەت سوورەتی ئەلفاتیحە دەبین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی أفضل سورة في القرآن، گەورەترین و پڕفەزڵترین سوورەتە لە قورئان. و پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرموویتی نە لە تەورات نە لە ئینجیل نە لە زەبور کە سێ گەورەترین کتابن لە بۆ پێغەمبەرانی پێشی دابەزینە سوورەتی وەها و هاوشێوەی ئەو سوورەتەیدا نەبەزیە. هو السبع المثاني والقرآن العظيم الذي أوتيته. أو سورتين كخواي قول القرآن باز دكا ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم. أي بيغمر صلى الله عليه وسلم وكو فضل أما حفت آياتي دوباره بوهم عن دايتتو أو حفت آياتي كزور دخوين دريتوا وأو قرآن عظيميك ببيغمبر عليه الصلاة والسلام بخشراه وصورتك كالشفاء بيغمبر عليه الصلاة والسلام الصحابة كاني وكو الرقية وكو الشفاء لسر نخوشي لسر مار بيودان وەکو لە حەدیثەکانی پێغەمبەر هاتی عليه الصلاة والسلام خوێندیتیان و پارێزەرە و ڕوقیەیە وەکو باسما کرد. و ئەو سوورەتە ناوی لێندرایە ئەلفاتیحە لۆ وەکو دەستپێکە فتحکردنەوە وەکو دەستپێکەوە لە بۆ کردنەوەی ئەو کتابەی. و پێغەمبەریش عليه الصلاة والسلام لەلایەن خوای گەورەوە کە مؤەیەد بووە بە وەحی دوایی سەحابەکان وایان دانایە وەکو کە لە پێغەمبەری عليه الصلاة والسلام وەریانگرتیە کەم سوورەت دایانە کەواتە هەر لە دەستپێکی قورئانیشە لۆ ئەوی ببیتە هۆی تێگەیشتن و دەستپێکێک لە بۆ تێگەیشتن لە قورئانێ. چونکە جار وایە عولەما دەفەرمون وەکو کتابێکی کە فهرستی تێدابی یعنی ئەتوو لە تەواوی بابەتانی ئەو کتابەی کورت بکەوە لە شوێنێک پێت برێکە دەرگایەک بیلۆ چوونە ناو ئەو کتێبەی ئەو سوورەتە ئەو دەرگایەیە لە بۆ چوونە ناو ئەو کتێبەی هەموو بابەتەکانی قورئانێ بە پوختی لە خۆی دەگریتن سوورەتی فاتحە چونکە هەموو قورئان باسی سێ بابەتی سەرەکی دەکە کە چییە؟ یەکەمیان باسی بیر و باوەڕە، ئیمان بەخوا، ئیمان بە ڕۆژی دوایی بە تەفسیلاتی ئەو ئیمانەی متعلقاتی ئیمانەکانی دیکە کە باز دەکات و باسی ئەحکام دەکا خوای گەورە چی واجب کردیە، ئەمری چییە، حەلال چییە، حەرام چییە، نەهیەکانی چییە، باسی ئەحکام ئەو یەک لەسەر سێ قورئانێ تقریبا یعنی. و بەشی سێیەمینیشیان باسی پێغەمبەران عليهم الصلاة والسلام و هەڵوێستی قەومەکان بەرامبەریان یعنی هەم ئەوانەی باوەڕیان پێی ناینە هەم ئەوانەی دژایەتیان کردینە ئەوە یەک لەسەر سێ قورئانێ. تەماشای فاتحەی بکەین پوختەی ئەو سێ بابەتەیە. بسم الله الرحمن الرحيم. طبعا أجا بسم الله لسه رأيك كبشك آياتك لسورة فاتحة. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. باس إيمان بالله بس أسماء الصفات وباس إيمان باليوم الآخر كاتو قسم عقيديبو. إياك نعبد وإياك نستعين أتو وعدي برستن لبو أو خداي دي سبحانه وتعالى أو باسي تسبو أو يبو كوا أتو عبداياتي لبو أو خواي دكي كمسألة أحكامه حلال وحرام بجي أو خداي دكي سبحانه وتعالى أو لا نبو أو اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. باس الري الراس تكدكا كالري أو كسانك خواي قول نعمتي لقر كردين أو ري بيغمبرانا ومخالفي أو كساني كواد جايتي أو الريان كرديا كدوايا بتفصيل باسي دكين كواتا أوش باسي صراط المستقيم كبيغمبران عليهم الصلاة والسلام بيشنجي أو صراط المستقيم أنا وأو كساني كواد جايتي أو صراط المستقيم إذا كانوا ليان لا دايا أو انديدي باسي أو بشي سيما دكات هاتا بوختي همو قرآن لفاتحي جيبويتوا وفاتحة تايبة من يتشي هي جیاواز لە هەموو سوورەتەکانی دی قورئانێ ئەو سوورەتە گەورەیە، ئەو کەلامە گەورەی خودای گەورەشە
بەڵام لەسەر زمانی ما يعني ئەتووی قسە ئەگەر خوای گەورە دەکەی گفتوگۆ لەگەری دەکەی دەری الحەمد لله رب العالمین ئەگەر چ کەلامی خۆیتی بەس ئەتوو پێ قسە لەگەر خوای دەکەی پێ گفتوگۆ لەگەر خوای دەکەی سبحانه وتعالى لەبەر چ لەبەرەوەی لە قەومانی پێشی و خەڵکی دیکە کاتێک کە گفتوگۆ و حەمد و سوپاس و عیبادەتیان لە بۆ خوای کردی سبحانه وتعالى لادان زۆر بووە بە قسەی ناشایستەیان بەرامبەر خوای گەورە جاروێ بەکارهێنایە خوای گەورە سبحانه وتعالى بەفەضلی خۆی لەو قورئانەکانەما پێمان دەفەرمی ئەگەر بتانەوێ گفتوگۆ لەگەرە من بکەن حەمد و ستایشی من بکەن ئەو کەلامەی خۆمتان لۆدا دەبەزێنم هەر بە خۆم دەزانم کو ئەمن مستحقی حەمد و سوپاسیمە چ لەفظێک شایستەیە لۆ ئەوەی گفتوگۆی پێ لەگەرە من بکرێتن لۆیە ها ئەو کەلامەی من بەو کەلامەی من قسە لەگەر من بکەن لۆیە دەفەرمی کە دەست پێ دەکە الحەمد لله رب العالمین لۆ لە سەرزاری تووە هەموو قسەکانی سەرزاری تووە بەڵام کەلامی خوایە سبحانه وتعالى دابەزیە جا ئەگەر بین بەو نەوعەی ئەو کەلامەی تەماشا بکەین لۆیە لە نوێژێش گفتوگۆ بەو کەلامەی دەکرێت تماشى پیغمبر عليه الصلاة والسلام دفرمي لا صلاة لمن لم يقرأ بفاتحة الكتاب أو فاتحين خينيت ويجي لبونية أو الهمو ركعات كان بواجبي دبي أو فاتحة دوباره بكريتوه چون كان نويش بيوندية گفتوگويا لقل رب العالمين أو گفتوگويا بس دكريتن بلاني هر سرشي بخوينوي أو صورتي فاتحة دكريتن كبيغمبر عليه الصلاة والسلام فرميتي خواي قورة فرميت الحديث قدسي قسمت الصلاة بيني وبين عبدي نصفين نيجم كرديت دوبش ما بين خوم وبندك كاتك عبدك بليت الحمد لله رب العالمين خواي قورة جواب داته حمدني عبدي بندكم سباسي مني كرت كدري الرحمن الرحيم أثنى علي عبدي خواي قورة جواب داته قفتو قويا لقر خواي سبحانه وتعالى استعيشي مني كرت كاتك دلي مالك يوم الدين مجدني عبدكم أمني برز راقت كاتك دلي إياك نعبد وإياك نستعين دلي هذا بيني وبين عبدي أول ما بيني منه عبدكما يعني تنهى عبودية رازبون أو إخواي قولة بي رازية بي وندينيوان إيمو أو كوا أما اعتراف بكين كما عبدي بنا وتنهى عبادة لو يدكين أو حق الله جل جلاله للسلامة أو ما بيني منه عبدكما ولعبدي ما سأل أو زبندكم لباش أو إيكا اعترافي بو حقي كركا حقي عبودية لبو من بكا هرس داوا دكا أمن بيددا أو زاتو داواي شتكان الدكيك اهدنا الصراط المستقيم آخري دوبار أخواي قولة دوباري دكاتوا هذا بيني وبين عبدي ولعبدي ما سأل أو عبد أو شتيك داوا الدكر بيد بخشريت كاتوا قفتوا قويا لما بيني بندو لما بيني رب العالمين سبحانه وتعالى بوي قفتوا قوي بيدكات أو زلوي ما نايكاني أما زور دخيني نوا بلا يعني كما بس لون يجا فرزة كام حفظة زار دخيني نوا بلام آية أو ما نايا وردانا ما اللي ورقرتيا ما ناي زور وردي تيدا صر ونهيني تيدا أما هاو دين بكورتي باز بكين لوي براستي إنسان هزبك كا أو كلام الشيرني خواي قورة دخيني تو تامي لور بقري هزبك كا أو منازاتي بيدكات دبي برق قربي تو بتايبتي أجر لهي السورة شي نبي أو تدبر أو قلب نوي دبي لسورة فاتحة هبيت كاتك بسم الله الرحمن الرحيم دس بيدكاتن أو يكم شت أتو بونت خلقت زولت حركت هستان دانشنت هموي بهوي أو الله جل جلاله يكم شت داوي استعانة دكي أو با أبيدرين باي استعانة يعني داوي يارمتي وبالبشتي بناوي أو خدايا وداوا دكم همشتك لو ودس بيدك همشتك لو وراديت أو خدايك خاوني الصفات الرحمن الرحيمة كدوا دوباره دبيتوا لو باسي دكين كبو داوا يارمتي دز بقفتو دكي لقر خواي سبحانه وتعالى يكم شت قفتو يك لسدس بيدك الحمد لله رب العالمين هرتي حمد سباسة شايستي لبو رب العالمين لبو پروردگاري همو جهانيان كدري پروردگار رب بمعنى أودية أولي خلق تا آخيري بمعنى أودية جياندن بمعنى رزقدان همو أولاناني كوا أمن بيوست مو وكو ضعف لخلق مو لهناسدان مو لخواردن وخواردن وما
هەمووی لە سوادێ لەلایەن ئەو پەروەردیگارە لۆ من و لۆ هەموو مەخلوقاتی دێتن لۆیە باسی رب العالمین دەکە پەروەردیگاری هەموو جیهانیەکان بەس تەماشای لە جیهانی جەماداتکە ئەوانەی بێجیانن ئەوش لە ناو خۆیان دەبنەوە چەند عالەمی دیکە کو بەڕێوەیان دەبە کو تەوازن و هاوسەنجی نێوانیان ڕادەگری کو هەر مادەک صفاتی تایبەت بەخۆی هەیە چێ ئەو صفاتانەی پێبەخشیە کو وای کردی ئەو مادەیە هاوسەنجی بە هاوسەنجی هەبی لەو کەون و کائیناتی دەبی فکر لەو رب العالمینەی بکەیەوە لەو تەفەککورەی ڕا ئەتوو دەگەی ئەوەی کەوا ئەو حەمدە تەنها و ئەو زاتەیەکەوە کاروباری ئەو عالمینەی بەڕێوە دەبات ئەو زەدەی عالەمی نەبات بەو ملیارەها ملیار جۆرەی لە نەبات لە گچکەوە لە قەوزەوە بگرە هەتا داری بەری داری گەورە جاروێ 30-40 مەتر لە دارستانەکان ئەو دارانە گەورە دەبن فکر لێ بکەوە چەند نەوع دار هەیە چەند نەوع جۆری هەیە چەند هەریەک لەوانە دەبنەوە چەند نەوع عالەم کو بەڕێوەی دەبا کو ژیانی دەداتێ کو دووبارە وشک دەبی و زیندی دەبیتەوە ئەوە لەو تەفەککورە لە عالەمی نەبات ئەوجا عالەمی حەیوان ئەو عالەمی حەیوانەش چەندان نەوع عالەمی تێدایە خشۆکەکان هەیە تایبەتە شیردەرەکان هەیە تایبەتە هەر بەس بڕۆ ناو بەحر ئەو ماسیانەی کە دەژن چ عالەمەکە و بێجگە لە ئەو ماسیانە ئەو هەموو جۆرە زیندەوەرانەی کە لە دەریا و لە ناو ئاو دەژن چ عالەمەکی سەیرە بە چ شێوەیەک دەژن بە چ شێوەیەک هەناسە دەدەن بە چ شێوەیەک ڕزقیان وەردەگرن بە چ شێوەیەک زیاد دەکەن ئەو عالەمی حەیوانە تەماشای دەکەیکەوە زاتەک هەیە هەمووی بە تەنسیق لەگە هەموو عالەمەکانی دیکە ئەو عالەمەش بەڕێوە دەبە ئەوجا عالەمی ئینسان ئەوجا لە سەروی ئینسانی عالەمی دیش هەیە کە بەچای ئەو عالەمەکەی ئەمە بەچاو دەبینین بە تەکید ئەو خاڵقە گەورەی عالەمی دیکەی هەیەکەوە لە چاو لە هەستەوەرەکانی مەبەدەرە عالەمی مەلائیکەت هەیە عالەمی جن هەیە عالەمی دیکەش ڕەنگە هەبیتن کەواتە ئەو عالەمە وەکەون و کائینات و ئەو هەموو مەوجوداتە کاتێک کە تەفەکوری تێدا دەکەی بەرامبەر ئەو خودای ڕاوەستای سوبحانە وتعالە ئەی پەروەردیگاری هەموو ئەو جیهانیانە حەمد عیبادەتکردن گوێڕایەلیکردن بەس شایستەی تۆ دۆی بە حەسر دەرێ الحەمد لله ئەلف و لامەکە عولەماکە دەفەرمین لە بۆ ئیستیغراقە یعنی گرت نەخۆ هەرچی حەمد و سوپاسە هەرچی ناوی حەمد و سوپاسە تەنها و تەنها شایستەی ویە هەم ئەلف و لامی ئیستیغراقی لۆ هینایە هەم ئەلحەمدەکەی پێشێ خستێ لۆی دەلالەت لەسەر ئیختیساس بکاتن بە تەنها ئەتوو شایستەی ئەوەی کە ئەو حەمد و سوپاسە بکرێتن و هەموو جۆرە حەمد و سوپاسەک بە تەنها شایستەیە لە بۆ تو ئەی پەروەردیگاری جیهانیە کاتێک لەو تەفەککورەوە کانەما دەرەی لە تەفەکور و فکرکردەوە لە کەون گەیشتمە ئەوەی عیبادەت و حەمد تەنها لۆتووە پاشان الرحمن الرحیم لەو تەفەککورەوە گەیشتمە ئەوەی کە ئەتوو خاوەنی صیفاتی بەیەک لە گەورەترین صیفاتەکانت لە پێشترین صیفاتەکان وەصفی ئەو زاتەی دەکاتن کە وەصفی الرحمانیەتە وەڕەحیمیەتە الرحمانیەت لەسەر سیغەی فعلان هاتیە مانای ئیمتیلا پڕی فراوانی دەگەێنی یعنی ڕەحمەتەکەت فراوانە هەموو شتێکی گرتیتە خۆ لە قورئان دەفەرمێ وەڕەحمەتی وەسعت كل شيء یا مەلائیکەتەکان دەفەرمون ربنا وسعت كل شيء رحمة وعلما خوایە هەموو شتێکت ڕەحمەت و علمی تو گرتیتە خۆ هەموو شتێک لەو کەونەی يعني سبحان الله زۆر عەجیبە عیلم ئێستا لێ تێدەگەین برێن هەموو زەڕەک لەو وجودەی بە علمی خوای گەورە بەڕێوە دەچی بەس کو هەموو زەڕەک لەو وجودەش بە ڕەحمەتی بیە ئەسڵەن جیهانی عەدەم کە جیهانی نەبوونە لە عەدەم ئەو شتە دێتە وجود وجودە چی دەبیتن نەوعەک لە ڕەحمەتە زاتەک ویستی ئەوەی هەبووە کە وجودی هەبی دوایێ تەرەقی پێدەدا گەشەی پێدەسەنیتن لە جەماداتی تەمان ئێستا ئەو خانەیە کە لە چاوی منە وەختێک لە وەختەکان بچینە بەردەک بووە لە خۆریدا بووە گەشەی پێدەسەینیتن دەیکاتە ڕوەک نەوعەک لە حەیاتی دەداتێ دەیکاتە ذی حەیات گەشەی دەکاتن دەیکاتە مەسەلەن بچینە خانەک لە حەیوانەشی دەبیتە ذی ڕوح گەشەی پێدەسەنی ئەو زارە دەبیتە خانەک لە ذی عەقلەشی هەم ذی ڕوحین هەم ئەو زارە باڵاتر لەوەی عەقلیشمان هەیە جیا لە عالەمی حەیواناتی کەواتە ئەوانە هەمووی بە ڕەحمەتی خۆیتی ئەو مەخلوقاتێک کە تەرەقی پێ دەکا بەرزیان دەکاتەوە لە عەدەمڕە ئەو خانە بە خانەی منی بەرز کردیتەوە
کردیتە خانەی ذی عەقڵەشی لۆیە ڕەحمەتی خوای گەورە هەموو وجودی گرتیتەوە. هەتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی کە خوا گەورە ئاسمان و زەوی دروست کرد و عەرشی دروست کرد کەتەبە عیندەهو فەوقە العەرشی لای خۆی لە سەروی عەرش نووسی ئین ڕەحمەتی سەبەقەت غەضەبی ڕەحمەتم بە پێش غەضەبم کەتیە. تەشبیه نەبی وەلیلله المەثەل الأعلا کوو پاشایەک مەملەکەتی خۆی بە شیعارێکی بەڕێوە دەبا شیعارەکەش لە شوێنی بەرز دەنووسرێتن. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو مەملەکەتەی خۆی ئەو مەخلوقاتەی خۆی بە شیعاری ڕەحمەتم بە پێش غەضەبم کەتی خەڵق کردی و بەڕێوە دەباتن. کەواتە ڕەحمەتی هەموو شتێکی گرتیتەوە کە ڕەحمەتی ئیجاد ئەوەی هەموو شتێکی دەینتە وجود و بەڕێوە دەبا و ڕەحمەتی هیدایەت دەگریتەوە. دوایە پێغەمبەران دەنێری عەلەیهیمو سەڵات وەسەلام فیترەت دەداتێ هیدایەتت دەدا. ئەوە دوو ڕەحمەتی سەرەکیە کە لە دنیاە پێمان دەبەخشی. پاشان ئەڕەحیم کە لەسەر وەزنی فەعیلە معنای ثبوت دەگەینی یعنی ڕەحمەتی جێگیر کراو ڕەحمەتەکی هەیە جێگیری دەکا لە بۆ چێ وەڕەحمەتی وەسعت كل شيء فسأكتبها للذين يتقون لە قیامەتێ جێگیری دەکا لە ئەهلی تەقوا تەنها ئەو ڕەحمەتە لۆ قیامەتێ ئەوانە مەشمول دەبن کە ئەو ڕەحمەتەی دنیاە بەهی خودای بزان و لۆی بجێڕنەوە یعنی ئاعتراف بکابرێ ئەو وجوداتە ئەمن ژیانم ئیویە ئیمان بینیتن و ئەو ڕەحمەتەی کە هیدایەت و شەریعەتی وێ لە ڕێی پێغەمبەران ئاعتراف پێ بکات و ئیمانی پێبینیتن هەنجی شایستەی ڕەحمەتی قیامەتێش دەبی کە ئەو ڕەحمەتەی لە بۆ بەردەوام بی هەتا هەتای ئەبەدی ئەو ڕەحمەتەی لۆ بەردەوام بی ئەبەدی ئەو ڕەحمەتەی لۆ بەردەوام بی کە ڕەحمەتی بەهەشت و ڕەزامەندی و دیتنی خوای گەورەیە سوبحانەهو وتەعالا. لۆیە ئەڕەحمان مەشمولە بە گشتیەکەی کە لە بۆ دنیاە هەموو کەسێک دەگریتەوە بەڵام ئەڕەحیم تایبەتە بە ئەهلی قیامەتێ. بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەگەڵ ئەوەش ڕەحمەتە قیامەتیەکەی دەفەرمی سەد ڕەحمەتی هەیە نۆهەتونۆی لۆوی هەرگرتیە یەکی لۆ دنیای هەرگرتیە یعنی ئەڕەحیمایەتیەکەی ئەوەندە بەرزە کە هەر کەسێکی ڕەحمی پێ بکە ئەوەندە بەرزی دەکاتەوە نۆهەتونۆ قات لەو ڕەحمەتەیەکە لە دنیای دایتی. کاتە ئەلێرە لایەنی ڕەحمەت و ئومێدی باس کرد. ئەتوو گوتت حەمد و سوپاس هەر لۆویە و شایستەی لۆویە کە ئەنەما دەرێی باشە ئەو زاتە گەورەیە هەموو شتێکی خەڵق کردیە حەمد و سوپاس بە من کو دەکرێت حەمد و سوپاس بە من ناکرێت ئەمن هەری هەندێنی مە حەمد و سوپاسی بی بکەم دەفەرمی ئەڕەحمان و ڕەحیم لە پاشی دێ بەهانات وەدێ دەرێ نا بەقەدەر زوعفی خۆت حەمد و سوپاسی من بکە ئەمن بەقەدەر گەورەی خۆم لە تو قبول دەکەم. لۆی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوەی لەمەی دەوێ عیبادەتکردن و هەوڵدانە بەقەدەر زەعیفی خۆمان بەس ئەوی پاداشتمان دەداتەوە بەقەدەر فەزل و گەورەی خۆیتی نەک بەقەدەر عەمەلەکانیمە. لۆ دێتن ئەڕەحمان و ڕەحیم ڕەحمەتی زۆر فراوانە هەر بەس وەرە ناو دائیرەی ئیمان بەرە ناو دائیرەی ئەعتراف بە پێی توانێت ئەتوو هەوڵی خۆت بدە ئەوی دیکە ئەو دادەپۆشیتن ئەو زۆر بە ڕەحم و بەزەیە ئەگەر نا بەقەدەرەوی هیچ عیبادەتێکمان پێ ناکرێ کە شایستەبی بەوی. مەلائکەت لە ئەوەلی خەلق دەکرێت هەتا ئاخیری قیامەتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی هەیە لە سوزدەدایە ئەو جە سەری بەرز دەکاتەوە دەرێ سوبحانەکە ما عەبەدناکە حەقە عیبادەتیک پاک و بێگەردی لۆ تو ئەو بەو شێوەیە کە تو شایستەی عیبادەتی عیبادەتمان نەکردی سوبحان الله. ئەوجا لە پاشی ڕەنگە لایەنی ئومێد و ڕەحمەت زیادە ڕەوی تێکردنی شەیطان لەوێ ڕابێتن برێت مادەم هەندە ڕەحمانە و هەموو شتێکی گرتیتەوە عیبادەتی هەر ناوێ چاکەی بکەی خراپەی بکەی ئیمان بینی ئیمان نەینی بکوژی یان نەکوژی زوڵم بکە یان زوڵم نەکەی هەمووی وچیەکە. لۆی ئەو جارە لایەنی ترس دێتن مالیکی یەومیددین ئاگادار بە ڕۆژی سزا و پاداشتیشی هەیە و هەموو کەس محاسەبە دەکا و هەر کەس حەقی خۆی وەردەگری چاکە چاکەی لە دووە خراپەش خراپەی لە دووە ئەو مالیکی ئەو ڕۆژەیە. کاتە ئەڕەحمان و ڕەحیم لایەنی ئومێد بوو مالکی یەومیددین لایەنی ترساندن و خەوف بوو بەو دوو لایەنەش عیبادەت دەکرێتن. لۆیە لە پاشەوی وعدی عیبادەت دەست پێ دەکا ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین چونکە وەکو ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ عیبادەت وەکو تەیرەکە بە دوو باری دەفڕی بارەکی خەوفە باوەڕەشی ڕەجایە. لەبەرەوەی ئەگەر کەسێک تەماشای بکەی برێ وەڵای ئەمن تازە هەر دەسمە بەهەشتێ و خواز ئەوەندە بە ڕەحمە و سزای نییە ئەو خودایە و
لێ پێچینەوەی نیە ئەو خوددایە وەڵا وەختی نەفست هانت دەدا و هێرشت لە بۆ دەینی لە بۆ کردنی خراپەی هیچ شتێک نییە بتجێڕیتەوە عیبادەتت پێ ناکرێ وەختی لەلایەکی دیکە برێ ئەمن هەرچ بکەم و هەرچ نەکەم بێ ئومێد بی و تازە عەزابی من هەردەدا و ئەوە ڕەحمەتی شمولی من ناکە هەنجیش هیچ هاندارەکەت نابی لەوەی چاکەی بکەی تازە دەرەی بڕایتەوە ئەمن دەوێ دەبی لەو نێوانەی بی بەو دوو باڵی بی کاتێک ئەو دوو باڵی وەکو برێ تەفەکر تێدا دەکەی دەگەی ئەو حەقیقەتەی کە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین تەواو ئەمن بڕیار دەدەم کە تەنها ئەتوو بپەرستم و تەنها پاڵپشتی لە تو وەربگرم کە دەشرێ ئیاکە لە بۆ حەسر تەنها ئەتوو و دەرێ نەعبود بە سیغەی جەمع دەرێ حتى ئەگەر بە تەنێژ بینارەی ئیاکە عەبودۆنیە دەرێ ئیاکە نەعبود لۆ کە ئەنەما ئەسڵ لە عیبادەت و ئەسڵ لە نوێژ ئەوەیە کە جەماعی بیت ئەوە یەک لە فائیدەکان یەک لە فائیدەکانی دی کە ئەنەما ئەمن بەرامبەرت و ئەی مەلیکی هەموو مەلیکان زۆر زەعیف و بێهێزم ئەمە پێکەوە شایستەی ئەوەی نەبرێنێت و ئیاکە نەعبود یان جار وەیە ئەتوو لەناو ئەو جەمعی موسڵمانان لەناو ئەو جەمعی ئیمانداران دەرێی ئەی خودای سبحانه وتعالى ئەگەر ئەمنیش شایستەی ئەوە نەبم دڵی منیش حاضر نەبی بەوەی کە برێم ئەیاکە نەعبود و ئەیاکە ئەعبود و بەس پێکەوە لەسەر دڵی باشترین کەسی پێکەوە بەڵکو یەکەشی تێدابی کە شایستەی ئەوەی بیوە برێتن یان هەتا ئەگەر برێ لە جەمعی مەشنا لە جەمعی ئینسان چیهە ئینسان کە محەممەد عليه الصلاة والسلام و پێغەمبەرانن لە حەقیقەتی ئەو عبودیەتەی گەیشتینە خوای ئەمن لێ تێناگەم و فکرم لۆ ناچی بەس لەسەر زاری وی ئیاکە نەعبود بەو حەقیقەتانە قسە لەگەر خوای گەورە بکەی سبحانه وتعالى چ تام و لەزەتەچی ئینسان لەو عبودیەتەی دەکات لەو ئیاکە نەعبود وەی دەکاتن کە لەو خوای سبحانه وتعالى دەبڕیتن ئاجا لە پاشان لەو عیبادەتەش کە تەکالیفە نوێژی دەکەی ڕۆژی دەگری خۆت لە گوناحان دەپارێزی تەکلیفە لۆیە پێویستت بە پاڵپشتیە ئیاکە نەستەعین دێتن ئەمن لەو ڕۆیشتن لەو جێبەجێکردنی فەرمانانەی توش پێویستم بە یارمەتی تووە و داوای یارمەتی هەر لە تو دەکەم ناچم داوای یارمەتی لە غەیری تو بکەم و کەسی تر بە هاوبەش و شەریک لە بۆ تو دانانێ ئەوجا کە حەقیقەتی عیبادەت بڕیارت دا لۆ خودای بکەی سبحانه وتعالى بەڵام ئەوها بە دڵەوە نەک بەس بە زوبان چکە مەحوی شعرێکی جوانی هەیە دەرێ کە دڵ پڕبوو لە خەڵق و خوا معنایەکەی وایە با زمان هەر برێ ئیاکەوە ئیاک یانە تو بە زمان هەبرێ بەس بەس دڵت خەڵق و خوای پێکەوە تێدا بیتن با زمانەکەت هەبرێ ئیاکەوە ئیاک چه ئیستیفادەی دەبیتن لۆ پێویستە بەدڵ بە تەنها لۆ خۆت لۆ خوای گەورەیە کلای بکەوە ئەو عیبادەتە تەنها لۆ خوای بکرێ سبحانه وتعالى ئەوجا ئەو کاتە داوای صراط المستقیمی دەکەی کە بەردەوام ئەو هیدایەتت لە بۆ بێ لەسەر ئەو ڕێی بەردەوام بێ دوێ داوا دەکەی ئیهدینا الصراط المستقیم خوای هیدایەتم بدە لە بۆ ڕێگای ڕاست هیدایەتم بدە لە بۆ ڕێگای ڕاست صراط الذين أنعمت عليهم دووبارە ئەو سیراتەی ڕوون دەکاتەوە ڕێی ئەوانەی کە نیعمەتت لەگەر کردینە ئەوجا تەماشاکە سوورەتی فاتحە سوورەتی اختصارە وچی گوتمان مانای هەموو قورئانەی گوشیە و اختصاری کردی بەس لێرە سیراتی دوو جار دووبارە دەکاتەوە لەبەر فائیدەشی نارێ ئیهدینا الصراط الذين أنعمت عليهم یەکسەر هیدایەتم بدە لۆ ڕێی ئەو کەسانی نیعمەتت لەگەر کردینە دەرێ هیدایەتم بدە لۆ ڕێگا ڕاستەکەی ئەو ڕێگایە کە ئیوانەیە کە ئەنەما ڕێگا ڕاست ئەو کەسانەی ئەنعەمتە عەلەیهیم تابعن لۆ ڕێگای ڕاستی نەک ڕێگای ڕاست تابعی ئەنعەمتە عەلەیهیمی بی چونکە گەبرێ ئیهدینا الصراط الذين أنعمت عليهم ئەو سیراتەی پاڵ دەداتە لای ئەو کەسانە نە سیراتەکە بە خۆی مستەقیمە ئەو کەسانە بە هەندێ بووینە خاوەن نیعمەت کە تابعی ئەو سیراتەی بووینە لۆیە ئیسلام و ئیمان شخص لە شخصەوە تەماشای خوای ناکە سبحانه وتعالى لە خواوە سبحانه وتعالى و لە ئەڵڵاوە تەماشای شخص دەکاتن ئەمە هەموو کەسێکمان کە خۆش دەوێتن هەتا پێغەمبەر عليه الصلاة والسلام کە پێویستە لە نەفس و لە ماڵ و منداڵ و هەموو شتێکی خۆمان خۆشترمان بێ الحب في الله نەک مع الله یعنی لە پێناوی خوا خۆشمان دەوێت نەک لەگەڵ خوای خۆشمان بووێتن هەموو ئەوانەی دی لە پێغەمبەران عليهم الصلاة والسلام و لە پیاو چاکان و لە هەر
کەسانەی دیکە خۆشمان دەوێن خۆشەویستیەکە دیسانێکە دەگەڕێتەوە لەو خۆشویستنی خوای سبحانه وتعالى لەبەرەوەی ڕەسوول الله ئەمە خۆشمان دەوێت لەبەرەوەی پەیوەندی بە الله وێ جەلە جەلالەهو ئەو فائیدەی تێدایە صراط الذين أنعمت عليهم ڕێی ئەوانەی کە نیعمەتت لەگەر کردینە چێنە ئەوانەی خوای گەورە نیعمەتی لەگەر کردینە لە قورئانێ لە شوێنی دیکە ڕوونی دەکاتەوە أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين یەکەم کۆمەڵ پێغەمبەرانن عليهم الصلاة والسلام کە لە سەرووی هەموویانن ئەوزا الصديقين صديق وەکو ئەبوو بەکر ڕزای خوای لێبێ ئەو کەسانەنە کە صادقا مع الله يعني لە ژیانیان هەموو هەڵوێست و هەستان و دانیشتنیان صدق مع الله تێدایە لەگەر خوای ڕاستن ئەگەر ئەمن لەگەر خوای ڕاست بم تەواو تەسلیمی خوای دەبن سبحانه وتعالى و هەموو ئەمرەکی بەجێ دەکەم ئەوزە شەهیدەکان ئەوزە پیاو چاکەکان بەگشتی کاتە ئەو ڕێی ئەو کەسانە هیدایەتم بدە کە ئەمنیش لەگەڵەوان بم و لەو ڕێی بم و لەو سلکەی بم چونکە هەمووی کۆمەڵە ئەمن خۆم لەو کاروان و لەو کۆمەڵەی دەبینەوە دەبی ئینسان هەز بکە کو حەڵقەی زەمانی هەیە ئەمەکانی هەیە حەڵقەی زەمانیش هەیە يعني كواتو لحلقة دانشتبي كاتك أهل إيمان بيك والحمد أما لو حلقة يخربوينها زار لذكر كردني لفاتحة خيندني كذا اهدنا الصراط المستقيم هزبة حلقة زمانية كيبك يعني لروي زمنه وحلقة بسترايا لتنشتي يقدي لآدم همو بيغمبران عليهم الصلاة والسلام وبياوتا كان لو حقي ريز بوينها حتى آخر كسي إيمان دار لسر أو زويه سر حلقة كان بيغمبران عليهم الصلاة والسلام كاتا أتو هزبو انتماعي بك هزبو حلقي بك لقروان داي لو دائما داوابك صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين أو صراط أواننا كوا غضبت ليقرتينا وأوانشنا كوا قمرانا غضب ليقرتن بيغمس صلى الله عليه وسلم فرمويتي لحديثي وكو يهود أو بكو نموني نقبستنا هوان يهود نموني أو يهوديش ضالينش نصارى ونموني وانش إيماني راست كتي نصارى عمل يان دكرت بلام علم يان نبو وداوي علمش ناكن وبرو علم ناس كاتا أليرا صراط المستقيم كي لبو مرون كردوا بويك عكس كي لبو مباس كرد صراط المستقيم تسير صراط علم وعمله يعني هم هداية بدا لبو ناسيني الري راست هم هداية بدا لبو قرت نبري الري راست سوك ايوا الري راست دناسي بس نايقري تبر لبروي توشي عكسكي نبم كغضب خوايا سبحانه وتعالى كوا قورة علم تهبي عملنكي ويان عملت هبي ببيع علم لو أو هدايتش همو زار دوباره دكي ودعوة دكي لبروي لناو أتو مشينا كسك بريا من مدي مسلمان نيما أو هداية ورقرت يسبي الزكاة رجع حفظ زار بريا وهداية بدا لبروي الري راستك قرت بر أتو كسك دريك الري فلان الشهري لشين دري أو الريكيا أو الريكي سلفت لي داو بريكتي بس لهمو محطة لمحطة كان لو في هي لا دان هي كوب زاني أو هاب الريان لا ددي نفر يدري ورا إلى الري راستك الشيطان كان ولا در كان دري ورا أو الري راستك هي بغلط الددن دز غلط الدبة روجانا بيست دبويا خود بين يوسر محطك يبداوي هداية لو خداي بكي سبحانه وتعالى خواي قوري سبحانه وتعالى همولاك من هداية بدا كبو شوية لسر صراط المستقيم كبين وبو شوية لكتابي خويتي بقين طبعا أقرأ ما بو نوعي أو فاتحي بخينين وكم تازور تدبري تدابكين أو زاد زاين خواي قوري سبحانه وتعالى تيلو مناردية أو زاد زاين كو قصة لقر خواي قوري دكي سبحانه وتعالى وشي دي كذا بيني كبغافلي بس إذا دروا وروجانا ديخينيو وفكر لا شي دي كي وهزار بحث بازار دي كي كردية كبراستي أو تاملزة له قرآني ورناجري أو نوع تاما قرآني بخينينوا حزن لينيا وشي بيغمبر عليه الصلاة والسلام بياوتا كان ميجا كانت خلاص بي لبرو لذتي لي وردقري كو أتوش تشي زور شيرين خوارنا شي زور بتام خويا وها لذت لقرآني وردقري حزن لينيا لي بروي لو بيغمبر صلى الله عليه وسلم حتى كباسي نعمة كان دنيا يدك دفرمي حبب إليك من دنياكم ثلاث لدنيا سيشتم لكن دل خوشة آفرتي صالح بون وجعل قرة عيني في الصلاة
ئێ باشەوە ئافرەت و بۆ نزانیمان شتەی دنیاییە و نەفس حەزی لێە، بەڵام تەکالیف عیبادات وەکو خۆشتێکی دنیایە نوێش لەبەرەوەی ئەو بەو لەزەتەوە هەر لەزەتەکی دنیاییشی لێ وەرگرتیە بێزگە لە ئەوەی کە لۆ قیامەتێ و لەزەتە قیامەتەکەی. صلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.